ڤەر زانیاری دەربارەی لێخۆشبوونی ڕسومات لە بازرگانان و پیشەسازان بڵاو دەکاتەوە. بەپێی بڕیارێکی یەکێتی ژوورە بازرگانیەکانی هەرێمی کوردستان دەربارەی بڕیاری لێخۆشبوون لە ڕسوماتی ساڵانی ڕابردووی بازرگانان و پیشەسازان، ڤەر تەواوی مەرج و ڕێنماییەکان دەخاتە ڕوو. ئاماژە بە بڕیاری ژمارە 7 کۆبوونەوەی ژمارە 2 خولی دووەمی ئەنجومەنی کارگێڕەی یەکێتی ژوورەکانی بازرگانی و پیشەسازی هەرێمی کوردستان لە ڕێککەوتی 18 ئایاری ساڵی 2026 بە مەبەستی پاڵپشتیکردنی کەرتی تایبەت و پێشکەشکردنی کاراسانی دارایی بۆ بازرگانان و پیشەسازان. بڕیاری لێخۆشبوون و ڕێخستنەوەی ڕسوماتی ئەندامەتی بەم شێوەیە خوارەوە دەبێت. خاڵی یەکەم، بڕیارەکانی لێخۆشبوون و داشکاندنی ڕسومات تەنها ڕسوماتی ساڵانی 2025 و 2026 لە بازرگانان وەردەگیرێت. هەر بازرگانێک تەنها ساڵی 2025 قەرزار بێت لێخۆشبوونی بۆ دەکرێت و تەنها ڕسوماتی ساڵانی 2026 و ساڵی 2027 لێ وەردەگیرێت. ئەم لێخۆشبوونە گشت جۆرەکانی نازنامەی بازرگانی دەگرێتەوە. تەنها جۆری دەڵاڵی نەبێت کە بڕیارەکەی دواخراوە بۆ کۆبوونەوەی داهاتوو. ئەم بڕیارە لە ڕێکەوتی یەکی حوزەیرانی ساڵی 2026 تاوەکو 30 تشرینی دووهەمی ساڵی 2026 جێبەجێ دەکرێت. خاڵی دوو، ڕێنماییە نوێیەکانی پاراستنی مافی ئەندامەتی. هەر نازنامەیەک 4 ساڵ بەسەر نوێکردنەوەکەیدا تێپەڕ بووبێت تەرقین دەکرێت. ئەگەر خاوەنەکەی لە هەر کاتێکدا داوای نازنامەی نوێ بکاتەوە دەبێت گشت قەرزە کۆنەکانی تاوەکو ڕۆژی داواکاریەکە بداتەوە. هەر ئەندامێکیش نازنامەکەی تەرقین کرابێت یان خۆی داوای هەڵوەشانەوەی کردبێت بۆی نییە تاوەکو 1 ساڵ داوای نازنامەی نوێ بکات. لە دوای کۆتاهاتنی وادەی ئەم لێخۆشبوونە هەر بازرگانێک 4 ساڵ بەسەر نازنامەکەیدا بڕوات و نوێی نەکاتەوە مافی ئەندامەتی لە ژوور نامێنێت.